خۆشەویستان ئێستا دەچمە لای کاکەڵمەد ئەندامی بەڕێوەبەرایەتی سەرپەرشتیاری بەنداوی گۆمەسپان ئەندازیاری سەرپەرشتیار پێم خۆشە ئەو زانیاریە تەواوەکانمان پێدا سڵاو دەبێت کاکەڵمەد تۆش بەخێر بێن سپاس دەکەم کاتت باش هیوادارم زۆر باش بن ماندوو نەبن زۆر سپاس بەخێر بێن بەسەر چاوان زۆر سپاس دەکەم سەرەتا باسم کرد ینی هەندێک زانیاری وەرگرتووە کە پرۆژەیەکی زۆر گەورەتان دەست پێ کردووە پێم خۆشە زانیارە دروستەکان لە تۆ ببیستە لە بۆم باسکە مەسەلەن قەبارەی پرۆژەکە چەندە چەند ئاو دەگریتن لەکەیەوە دەستان پێ کردیا بەنداوی گۆمەسپانێکێکە لە پرۆژە استراتیژیەکانی حکوومەتی هەرێم کە سەرەتا دەستپێکردن دەگەڕێتەوە بۆ 2016 بەڵام بەهۆی قەیرانی دارایی و شەڕی داعش ماوەیەکی زۆر وەست بەردی بناغە لە 2016 کرد بەڵام بەهۆی قەیرانی دارایی و خۆزان و کێشان لە بینی هەولێر و بەغدا دروست بوو شەڕی نەگریسی داعش کارەکان وەستاندرا بەڵام لەو کابینی نوێ کە دەست بەکار بۆتەوە لە کۆتاییەکانی 2021 تا ئێستا کارەکە بە بەردەوام و هیچ نەوەستاوە ماوەی چەند دەخایەنیتە پرۆژەکە ئێستادا واتە بڕیاردراوە کەی تەواو بی بە پێ پلانێ و پلانێکەدامانە ئیشاڵە ناگاتە ساڵی داوێت ینی ساڵێکی تر ینی بە نیازین هاوینی داهات ویشال دەست بە خەزنکردنی ئاو بکەین باشە ینی ساڵێکی کە ئیشاڵە بەنداوی گۆمەسپان تەواو ئیشاڵە پەنا بەخوا ئەگەرێک چەند گەورەیە ئەو بەنداوە بەنداوی گۆمەسپان بەرزەکەی نزیکەی 7 مەترە درێژەکەی لەسەرەوە دەگاتە 513 مەتر پانەکەی لە خوارەوە 65 مەترە فەرموو پانەکەی لە خوارەوە 65 مەتر لەسەرەوە دەبێت بە 10 مەتر بەنداوی گۆمەسپان دەبێت بە سێیەم گەورەترین بەنداو لە هەرێمی کوردستان دوابەدوای بەنداوی دۆکان و دەربەندیخان دوکان و دەربەندیخان شوێنێکی دەفتە شوێنێکی گەشتیاریش بێگومان بەنداوی گۆمەسپان بە نزیکەی 35 کیلۆمەتر لە شاری هەولێرەوە دوورە زۆر دوور نییە زۆر دوور نیە ناوچەیەکی نزیکە کەش و هەوایەکەی زۆر گونجاوە لە بەرەوەی ئاستی لە ڕووی دەریاوە زۆر باشە نزیکەی 500 مەتر لە هەولێر بەرزترە دایمە کەش و هەواکەی زۆر گونجاوە باشە کە ئەو ئاوا کە لە هەولێر و نزیکە کاریگەری دەبی لەسەر کەش و هەوای مەسەلەن کەش و هەوا فێنێکتر بکاتن بێگومان تۆ یەکێک لە سەرچاوە سەرچەکانی پاراستنی ژینگە و ڕوبەربوونەوەی کلایمێت چێنج ینی ئەو گۆرنی کەش و هەوایەکە ئێستا ڕوویداوە ئاوە بەندا و سەرچێترینەوە تۆ دەزانیتەوە ئێستا ئەو گۆڕانە کەش و هەوایەکە دروست بووە خۆم هەمان دەزانین باران بارین گۆڕاوە مانجێک زستان باران نابێت لە پڕ بارانێک دەبارێت بەقەت یەک مانگ دەبارێت پێشتر کە با پیرمان و ئەوانە باسییان دەکرد و دەیانجێڕەوە هەولێر 80 مەتر 100 مەتر لێ دەدا بیر دەگەیشتە ئاو بەس ئێستا دەرێن چەند 100 مەتر ناگەێت ئێستا 500 ناگەێت ئەوە دەفتە هۆی ئەوەی مەسەلەن ئەو بەنداوە کە لێرە دەست بە کۆگاکەکردن کرد بەڵێ ئەو ناوچەیە ئاوی ژێرزەوی زۆر بەرز دەبێتەوە کەەوەش یەکێکە لە ئاماجە سەرچەکانی دروستکردنەوە بەنداوە ئاماجەکانی بەنداوە یەکەمیان گەشتیاریە دەبێتە ناوچەیەکی گەشتیاری زۆر گرنگ خەڵکی گەشتیارێکی زۆر لە خواری عراق و ئاو لە هەولێرێ کەمە بێگومان ڕوبەری دەریاتەکەش نزیکەی 4500 دۆنمە ڕوبەری ئەوکەی زۆر گەورەیە خەزنی بەنداوەکەش نزیکەی 97 میلیۆن مەتر 97 میلیۆن مەتر دەگری بەڵێ ئەگەر لۆتی ئاسان بکەمەوە یعنی تقریبان نزیکەی 12 بە قسم بەنداوی ئسماقولی دەبێت ئەمە بەرهەمێمان پێ زۆر گەورەیە و دەرین ئاوەکە زۆر زۆرە بەوەی برین بەحرێرە بەحرە بەس پرسیارێکی کە ئەو لای دەفتە ئاویان ئەو لایە ئەو لای دەفتە کۆگا ئاوەکە بڵێ ئەلێ دەر ئاوەکە خەزم دەکرێن زۆر باشە ئاوەکی خۆش ئەو بەنداوە سوودێش تریش هەیە ئیشاڵڵ ئەگەر پلان هەبی حکوومەت لەم پلانیدا ئەگەر سەر بگری ئیشاڵڵ بۆ هاوین نزیکەی بۆ فترەی 2 مانگ دەتوانین ئاو بۆ هەولێریش دابین بکە کێشەکەمی ئاو بەگومان دایمەن لە هەولێر هاوینە کێشەی ئاو سەر هەڵدا بۆ مانجی مەسەلەن توانین مانجی 7 و 8 بەشێکی ینی منتقی بڵێن کەس نزان و بنەسڵاوە دەتوانانی سەپۆرتێکی زۆر باشی بۆ چارەسەرکردنی کێشەیەکەمای بۆ ئەو ناوچانە ئینشاءالله الحەمدولیلا کێشەی ئاوی چارەسەر ببیتن گوتە چەند ئاوی دەگریتن ملیۆن مکعب مکعب یعنی چ بە زمانی خۆتان یعنی هەر مکعبەک 1000 لترە یعنی 7,000 لتر ئاوی دەگری ملیار ئەوانی مهندسین زۆر زیرەکن ئەگە زۆر زیرەک نەبی نابێ مهندس تاکی زۆر سپاس